ئۆرشەلیم یان قودس شارێکی مێژوویە و بە درێژایی مێژۆکەشی شارێکی کێشە لەسەر بووە. لە وشەدا بە واتای شاری ئاشتی دێت، بەڵام مێژووی ئەو شارە پێچەوانەی ناوەکەی مێژووی شەڕ و ئاگر و خوێنە. ئۆرشەلیم کە موسڵمانەکان بە قودس ناوی دێنن بە پایتەختی ئاینەکانی شناسراوە، بۆ شوێنکەوتوانی هەرسێ ئاینی ئیسلام و مەسیحیەت و جوولەکە شارێکی پیرۆزە. لە مێژووشدا شوێنکەوتوانی هەرسێ ئاینەکە ڕووباری خوێنیان لە پێناویدا ڕژاندووە. بۆ جوولەکەکان جگەلەوەی ئۆرشەلیم ئەو شارەیە خوددا وەک دیاریەک بەوانی بەخشیوە، بەڵکو پیرۆزترین شارە و شوێنێکیشە کە خوددا هەمیشە لەوێیە. بۆ مەسیحەکانیش ئۆرشەلیم پیرۆزترین شارە. عیسا لەو شارەدا لە خاچراوە و لەوێشەوە بەرەو ئاسمان هەڵکشە. ئۆرشەلیم یان قودس یەکەمین قیبلەی موسڵمانەکانیشە. دوای مەککە و مەدینە سێهەم شاری پیرۆزە بەلای موسڵمانەکانەوە. ساڵی 1250 بەر لە زاین داود پادشای عیبرانیەکان بۆ یەکەم جار ئۆرشەلیمی وەک پایتەختی گەلی ئیسرائیل ناساند. دوای ئەوەی ئەو شارە لەلایەن ئیمپراتۆری ڕۆمەوە داگیر کرا لە ساڵی 130 زاینیدا، جوولەکەکان لەو شارە دەرکران. دوای ئەوەی کۆنستانتین ئیمپراتۆری ڕۆم چووە سەر ئاینی مەسیحی، ئۆرشەلیمیش بووە شارێکی مەسیحی و جوولەکە بۆی نەبوو لەو شارەدا بژین. لە سەردەمی خەلیفەی دووەمی موسڵمانان لە ساڵی 638دا ئۆرشەلیم یان قودس لەلایەن سوپای ئیسلامەوە کۆنتڕۆڵ کرا. دوای ئەو ڕووداوە جوولەکەکان ڕێیان پێدرا بگەڕێنەوە بۆ ئەو شارە. لە ساڵی 1095 بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئۆرشەلیم لەلایەن مەسیحەکانەوە درێژخایەنترین جەنگ لە مێژوودا لە نێوان شوێنکەوتوانی دوو ئاینی مەسیحیەت و ئیسلام دەستی پێکرد کە بە جەنگی خاچپەرستەکان بەناوبانگە و نزیکەی 2 سەدەی خایاند. جوولەکە لەو جەنگەدا یارمەتی موسڵمانانیاندا. ساڵی 1099 مەسیحەکان توانیان ئۆرشەلیم کۆنتڕۆڵ بکەن و بۆ ماوەی نزیکەی سەدەیەک دەسەڵاتداری شارەکە بوون، تا دوجار موسڵمانەکان لە ساڵی 1187دا بە سەرکردایەتی سەلاحەددینی ئەیوبی جارێکی تر قودسیان کۆنتڕۆڵ کردەوە. لە سەدەی 20میشدا و لە دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل ئۆرشەلیم یان قودس جارێکی تر بووەوە شارێکی کێشە لەسەر لە نێوان جوولەکە و موسڵمانەکاندا. لە ساڵی 1948دا ئیسرائیل بەشی ڕۆژ ئاوای شارەکەی کۆنتڕۆڵ کرد و بەشی ڕۆژهەڵاتی شارەکەش لە ژێر کۆنتڕۆڵی ئوردوندا مایەوە. تا ساڵی 1967 ئیسرائیل لە جەنگی 6 ڕۆژەدا شارەکەی بە تەواوی کۆنتڕۆڵ کرد و وەک پایتەختی هەتاهەتایی خۆی ناساندی. بەڵام لەو کاتەوە تا ئێستاشی لەگەڵدا بێت نەتەوە یەکگرتوەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەو داوایی ئیسرائیلیان قبوڵ نەکردووە و بەشی ڕۆژهەڵاتی شارەکە هێشتا وەک ناوچەی داگیرکرا و کێشە لەسەر سیر دەکرێت. پێدەچێت دوای بڕیارەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ گواستنەوەی باڵیۆزخانەی ئەمریکا بۆ ئۆرشەلیم و بە فەرمی ناسینی ئەو شارە وەک پایتەختی ئیسرائیل، جوولەکەکان هەنگاوێک لە خەونە مێژوویەکەی خۆیان نزیک ببنەوە. هەرچەندە بڕیارەکەی ترامپ بە واتای ئەوە نییە ئەمریکا قودس یان ئۆرشەلیم بە تەواوی بە بەشێک لە خاکی ئیسرائیل دابنێت، بەڵکو بەشی ڕۆژهەڵاتی شارەکە هەروەک بەشێک لە خاکی فەڵەستین دەمێنێتەوە. بەڵام بەو حاڵەشەوە وەک هەندێک سەرکردەی وڵاتان هۆشداری دەدەن ڕەنگە ئەم بڕیارەی ترامپ کێشە مێژوویەکەی نێوان ئیسرائیل و وڵاتانی موسڵمان قوڵتر بکاتەوە. هەندێکیش لە چاودێران پێیان وایە بڕیارەکەی ترامپ لەم قۆناغەدا نە لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیلە و نە لە بەرژەوەندی وڵاتانی عەرەبی هاوپەیمانی ئەمریکایە، بەڵکو ئەوەی نانی پێوە دەخوات ئێران و تورکیان، بە تایبەتتریش ئێران کە خۆیان وەک داکۆکیکاری مافی فەڵەستینیەکان ناساندووە.